ام كاتنا باش بين من دكتورة بانو ام رباسي حامل كم يعني سك بربوط چونکە شتێکە کە زۆر گرنگە هەمومان بیزانین و زۆر کەس دائما پرسیاریان هەیە دەربارەی ئەم مەوزوعە و قورسە تۆزە لێی تێبگەیت. هەمومانگە یەکێ لەو هێلکانەی کە ئافرەتێت یان کچ یان ژن هەیەی لە هێلکەدانەکانی دروستە بێت و حازرە بۆ هێلکەدانان. ئەم هێلکەدانانە دائیمەن لە بینی دوو کاتی عادە یان سووری مانگی حازرە، یعنی 14 ڕۆژ پێش عادە یان 14 ڕۆژ دوای عادە. یعنی لەم کاتە ئەگەر ژنەکە مەحالە بکە مناڵی ببێ شانسەکە زۆر گەورەیە بۆ ئەوەی کە حامیلە بێت یان سکی پڕ بێت. لەم کاتە هێلکەدانانەکە ئەگەر جووتبوون ببێت تۆی پیاوەکە هێلکەکەی ژنەکە ئەبینێ لە ڕێوڕای هێلکەدانی ژنەکە، اینجا مناڵەکە دروستە بێ، اینجا دوای چەند ڕۆژێ ئەم هێلکە حازرە ئەچێتە ناو ڕەحمەوە، اینجا لەوێ گەورە ئەبێ بە مناڵ. ئەم هێلکەیە کە تۆکە ئەبینێ جا بێ بە مناڵەکە، ینی بدایەتی ئەم دروست بوونە 48 سەعات لە ڕێوڕای هێلکەدانی ژنەکە ئەمێنێتەوە پێشەوەی کە بچێتە ناو ڕەحمەوە. شتێکی تریش ئەگەر جووتبوون ببێ 4 یان تقریبا هەفتەیە 4 بۆ 6 ڕۆژ پێش هێلکەدانان هێشتا ئەتوانێت ژنەکە حامل بێت، چونکە تۆی پیاوەکە توانێت تقریبا هەفتەیە بژی لە هێلکەدانان. طبعا لە کاتی جووتبوون ملیارات لەو تۆی پیاوەکە ئەچێتە ناو ڕەحمی ژنەکە و سەرەکە بۆ هێلکەدانان، بەس هەر یەکێک لەم تۆیانە هێلکەکە کۆبێتەوە لەگەڵ هێلکەکەیە، باقی ئەمرن. هەمومان لەم هێلکەیە یان لە ناو تۆکەیە دوو کرۆمۆسۆمان هەیە، پیاوەکە XY هەیە، ژنەکە XX هەیە. بۆی بزانی مناڵەکە بێ بە کچ یان کوڕ، طبعا ئەم قەراری جنسەکە یعنی بێ بە کوڕ یان کچ دائیمەن 50-50% یعنی لە 150 ئەبێ بە کچ یان ئەبێ بە کوڕ. هێلکەی ژنەکە دائیمەن یەک کرۆمۆسۆمی تایە، کرۆمۆسۆمی Xە. تۆی پیاوەکە یان کرۆمۆسۆمی Xە یان کرۆمۆسۆمی Y تایە. ئەمە یعنی ئەگەر تۆی پیاوەکە کرۆمۆسۆمی Xی تیابێ لەگەڵ هێلکەکەیە کۆبێتەوە و مناڵەکە کرۆمۆسۆمەکانی ئەبێ بە XX و ئەبێ بە کچ. بەڵام ئەگەر کرۆمۆسۆمی پیاوەکە Y بێ لەگەڵ هێلکەی ئافرەتەکەیە کۆبێتەوە و ئەبێ کرۆمۆسۆمی مناڵەکە بێ بە XY و ئەبێ بە کوڕ. ئۆکێ، باشە دەکاتە ئێستا ژنەکە حامیلە بووە، هێلکەکە چێتە ڕەحمەکەیەوە و وردە دەست پێکەین بە هەفتەی ئەوڵ و هەفتەی دووهەم لە حەملەکەیە. بۆی ئەوەی کە بزانن حملێکی عادی ئەوەیە کە پێڵەن تقریبا 9 مانگە، یعنی لە بینی 38 هەفتە و 42 هەفتەیە حملێکی عادی، ئەوە تقریبا ئەو 9 مانگە ئەگرێتەوە. اینجا ئەم 9 مانگە دابەشەکەین بە 3 بەشەوە. اینجا ئەم 3 بەشانە دابەشەکەین بە ئەوڵ 3 مانگ، دووهەم 3 مانگ و 3 مانگی ئەخیر. با ئێمە پێی بڵێن مەرحەلەی 1، مەرحەلەی 2، مەرحەلەی 3. باشە بۆی کە پێتان ئەڵێم چۆن شتە بێت لەم 3 مەرحەلەیە تێبگەن لێی. ئۆکەی، کە حامیلە ئەبی زۆر مهمە کە ئەو شتانەی کە ئەی خۆی ئاگات لێ بێت. من باسی ڤایتامین شتەکانەکەم کە زۆر مهمە ژنێکی حامیلە بیخوا، لەگەڵ ئەوەشە پێتان ئەڵێم چی بخۆی لە ناو حەملەکە تا ئاگات لە خۆت بێ لە چی. 3 شت هەیە زۆر مهمە کاتی حەملە لە بیرت نەچێ بیخۆیان کە دکتۆرەکەت ئەبێ پێت بڵێ ئەم شتانە بخۆی. ئەمە لەبەر تەندروستی مناڵەکەتە و ئەوەیە کە دروستە بێ مناڵەکەت لە ئەم فترەیە کە ئەم شتانە وەر. هەندێک شت هەیە، هەندێک ڤیتامینات هەیە ئەگەر نەیخۆی مناڵەکە تووشی نوقسانیەتەکە لە مەسەلەن دروستبوونی عەسەب و مێشک و ئەم شتانە، زۆر مهمە ئەم شتانە لە بیر نەچێت. ڤایتامینی B9 یان فۆلیک ئاسید زۆر مهمە بیخۆی ئەوڵ 12 هەفتەی حەمل، چونکە ئەو کاتەیە کە سیستەمی عەسەبی مناڵەکە لەگەڵ مێشکی مناڵەکە دروستە بێ. ئەگەر ئەو دروست نەبێ مناڵەکە نوقسان. زۆر گرنگیشە ئەم ڤایتامین B9 یان فۆلیک ئاسیدە کە ئەگەر دادناوە حامیلە بی 3 مانگ پێش حەملەکەت بیخۆی، یعنی 3 مانگ پێش حەمل بیخۆ لەگەڵ ئەوڵ 12 هەفتەی حەملەکەشت. طبعا فيتامين دي زور مهمة بيخوي أم فترة، بس أما فيتامين دي حمو حملك أبي بيخوي نلا أول نلا أخيرة نبيش، بس حمو كاتي حملك يعني حمو نومانك أبي أم فيتامين دي بخوي.
بۆچێ بێ ئاسن زیاتر بخۆی چونکە لە هەفتەی دێمەوە لە حملەکەیە مناڵەکە شت زیاتر دروستە بێ لە ناو لەشیە اینجا ژنەکە یان دایکەکە ئەبێ زیاتر و زیاتر خوێن بنێرە بۆ مناڵەکە بۆی خواردنوشتی باتێ بۆی ئەم شتانە وتمان ئەم نۆمانگە ئەکەین بە سێ بەشەوە مەرحەلە یەک مەرحەلەی دوو مەرحەلەی سێ و هەر مەرحەلەیە سێ مانگە لە مەرحەلەی ئەوەڵ شت کە ئەیبینی ئەوەیە کە ئەوەڵ مانگ یعنی دوای 4 هەفتە لە ئاخر ئەوەڵ 4 ینی مانگێ دوای ئاخر عادەبوون عادە نابی بۆچی چونکە ئێستا تۆ حامیلەی ئەوەڵ شتەکە ئەیبینی ئەڵێ ئۆی ئەم مانگە من عادە نەبووم یان سووری مانگم بۆ نەهاتەوە دەکەوە تا زانی کە حامی لە هەفتەی پێنجەم لە حملەکەیە تقریبا دوای ئەوەی کە عادەکەت نەهاتەوە هەستەکەی بە ئەوەی کە حەزەکەی بڕشیتەوە و دڵت تێکەڵێت ئەمە تقریبا حتا هەفتەی 11 ئەمە معنای نییە کە دڵت تێکەڵ نایەت یان نارشێتەوە دوای هەفتەی 11 بەس معنای ئەوەیە کە دوای هەفتەی 11 ئەمە کەمتر و کەمتر و کەمترە بێتەوە زۆر مهمە لە بینی هەفتەی زۆر جار لە چەند وڵاتان لە دنیا لە هەفتەی 8 بۆ هەفتەی 12 ئەبێ دەست پێ بکەی بۆ لای دکتۆرەکەت لەبەر کۆنتڕۆڵ و شت ئەوەڵجار کەچی بەلای دکتۆرەکەت ئەوێ بزانێ ئەگەر پێشەوە حامیلە بوویت ئەگەر پێشەوە مناڵت بووە ئەگەر هیچ مەشاکلت هەبووە لەگەڵ حملەکەت یان مناڵ بوونەکەت ئەگەر هیچ نەخۆشیێکت هەیە ئەگەر هیچ شتێک هەیە واد لێکە کە نەتوانی ئاگاد لە مناڵەکە بێ یان ئەگەر بزانێت چەند نەخۆشیێکت هەیە کە بێ زیاتر لە حملەکەی ئاگایان لێت بێت مەسەرەن ئەگەر نەخۆشی مەسەرەن غودەت هەبێ یان ئەگەر مشکلەی شەکرەت هەبێ یان ئەگەر ئاخر جار حامیلە بووی تووشی شەکرە بوویت طبعا ئەوەش مهمە ئەگەر بزانێت تایپی خوێنەکەت چۆنە ناقصە یان زائدە بۆ ئەوەی کە ناقصە و مناڵێکی بووە ئەوەڵ مناڵی بووە مناڵی دووهەم تووشی مشکلا بێت لەبەرەوەی کە ئەم خوێنە ناقصە چونکە جاری دووهەم ئەم خوێنە ناقصە ئەتوانێت تێکەڵ بێ لەگەڵ خوێنی مناڵەکەیە لەدایک بوونە اینجا تووشی ریاکشنێکە بێت کە هەموو خانەی خوێنەکانی ئەو مناڵە ئەتەقێتەوە ئەگەر بە دکتۆرەکە بڵێ بەڵێ من خوێنی ناقصم هەیە تایپی ناقصە اینجا ئەگەر مناڵ بەیان مناڵ نەبێ دکتۆرەکە پێتەڵێ چیەکەی بەس ئەگەر مناڵت ببێ پێش ئەوە جارێک اینجا مە مناڵی دووهەم تە خوێنی ناقصت هەوێت دەرزیەکی خاستەیەنێ زۆر جار ئەگەر مناڵ لەباربوون ببێت پێش هەفتەی 12 ئەبێ یعنی ئەوەڵ هەفتەکانی حمل ئەگەر شتێکی غەڵەت هەبوو لە جسمی مناڵەکە لەشەکە خۆی مناڵەکە ئەکوژێ و لەبار دەچێت زۆر مهم ئەگەر بۆی بزانی ئەگەر مناڵ لەباربوون ببێت پێش هەفتەی 12 دەکەواتە ئەوە لەشەکە خۆی نقصانێکی دۆزیەوە لە مناڵەکە وای لێکە کە مناڵەکە نەتوانێت بژی بۆیە لەشەکە مناڵەکە لەبارەیە ئەگەر مناڵ لەباربوونەکە دوای هەفتەی 12 بێ شەکە چەند شتی تر هەبێ وای لێکە کە لەبارەچێ مەسەلەن ئەگەر حادیسەیەک هەبێ یان ئەگەر دایکەکە خواردنی غەڵەت بخوا یان مەسەلەن چەند شتێک بکا کە خەتەرە بۆ مناڵەکەی لە ئەوەڵ مەرحەلەی ئەم حملەیە یعنی ئەم ئەوەڵ سێ مانگە ئەسترۆجینەکە وا لەیەکە کە ڕەحمت گەورە بێ و سنگی ژنەکەش گەورە بێ بۆی حازر بێ بۆی شیر دروستکە بۆ مناڵەکە چونکە ڕەحمت گەورە بێ زەخت ئەخاتە سەر میزەڵانی میستەوە وای لێکە کە زووتر و زووتر ئەبێ میز بکەی اینجا شتێکی زۆر زۆر مهم هەیە لێرە زۆر مهمە هین دروستکەی ڕاضە بکەی بە ماسولکەی میزەکەتەوە ڕێوڕای میزەکەتەوە چونکە لە حملەوە باقی مانگەکان چونکە ڕەحم گەورە بێ زیاتر و زیاتر زەخت دەکاتە سەر میزەڵانی میزەکە واد لێکە لە ئەخیرە هەر میزێتە خوارەوە بێ ئەوەی کە خۆت بتوانی بیوەستێنی هەموو کەسێ ئەو هەستەی هەیە کە بتوانێت ماسولکەی میزەکەی ماسولکەی ڕێڕای میزەکەی بگرێت تونگ بۆی میز نەکا بەخۆی زۆر مهمە ئەم ڕاضەیە زۆرکەی پێش حملەکەت و لە کاتی حملەکەشدا و خاصەتەن ئەوەڵ هەفتانی حمل ئەم ماسولکەی وای لێکە ئەگەر زۆر ڕاز شتت پێ کرد کە حتا ئەگەر ڕەحمت زیاتر و زەخت ئەکاتە سەر میزەڵانەکەتەوە کە بتوانی خۆت بگری حتا بچیتە حەمامەوە چونکە حتا دوای ئەوەی کە حملەکە تەواو بوو مناڵت بوو ئەگەر ڕاضت نەکرد بە ماسولکەیە هێشتا ئەو مشکلەیەت ئەبێ کە ناتوانانی میزەکەت ڕابگری اینجا ئەڕژێت بێ ئەوەی کە بتوانی کۆنتڕۆلی بکەیت
اینجا بیری لێکەرە تۆ گەر حەملی زیاترت هەبێ يعني مناڵی زیاترت ببێ ئەم مشکلێ خراپتر و خراپتر و خراپترە بێ اینجا خاصەتەن کاچیتە عمرەوە ئەوەنتر خراپترە بێ ناتوانانی بە هیچ شێوەیە بتوانانی خۆت بگری فئەمە زۆر مهمە بیزانیت باش شتێکت پێ بڵێم زۆر مهمە کە کێشت زۆر نەبێت لە کاتی حەملە زۆر خەڵک وازانێ ئەگەر من حامیلە بم ئەتوانم کێشم هەر زۆر ببێت چونکە خواردن نەخۆم لەبەر مناڵەکە بەس ئەمە زۆر غەڵەتە کە تۆ حامیلەی بزانە کە هەر 3 کیلۆ نیو یان بە زۆری 4 کیلۆ مناڵەکەیە ئەوە معنای نییە کە تۆ 25 کیلۆ زیاتر کێشت ببێت ئۆکێ دەبا بڵێ مناڵەکە 3.5 کیلۆ تقریبا 4 کیلۆ 3 کیلۆ چێ بۆ ئەو ئاوەی کە کۆبێتەوە لە لەشتا لە کاتی حەملە ئەم ئاوە دوای ئەڕوا دوایی کە تەواو بووی لە حەملەکەت 1 کیلۆ ئەچێ بۆ ئەوەی کە ڕەحمت گەورەترە بێ 1 کیلۆ زیاتر لەبەر کە سنگیشت گەورە بێت اینجا 2 کیلۆ ئەڕوا لەبەر کیسی ئاوی دەوری مناڵە ئەم کیسە ئاوەیەوەی کە خواردنەیە بە مناڵەکە لەگەڵەوەیە میز و گووی مناڵەکە پاکاتەوە 1 کیلۆ نیو چەوری زیادش ئەبیت لەبەر ئەوەی کە لە کاتی حەملە تۆ زیاتر خواردنە خۆی ئەمەش نابێ زیاتر وەک لە 1 کیلۆ نیو بێ ئەم چەوریەکە زیاد بێ لە لەشتا یعنی بۆ کەسێکە کێشی نۆرمالی هەیە یعنی من مثلا ئەگەر 160 کیلۆ بم و تقریبا 50 بۆ 55 کیلۆ بم لەگەڵ درێژی و عمری منە کێشەکەم نۆرماڵە ئەبێ لە بینی 12 یعنی ئەم 12 بۆ 15 کیلۆیە کە زیابم هەموو نۆمانگەکە نەک لە ئەوڵی نۆمانگەکەەوە بەس بە پێی هەموو ئەم نۆمانگە 12 بۆ 15 کیلۆ زیابم ئەمە خۆ هەمووی ئەڕوا کە دوای مناڵەکەمە بێ بەس بۆ کەسێکە کێشی زۆرە یان کە پێڵێن قەڵەوە بە زمانی خۆمان مەسەڵەن ئەگەر تۆ درێژیت 160 بێ بەس 900 کیلۆ بیت تۆ حەقت نییە 12 بۆ 15 کیلۆ زیاکەی ئەو زۆر خەتەرە بۆ مناڵەکەت خەتەرە بۆ خۆشت چونکە مناڵەکە دەتوانێت تووشی شەکرە بێت پێشەوەی کە لەدایک بە یان خۆت دەتوانین تووشی شەکرە بیت زەختت زیاد بێ مناڵەکە بە جوانی دروست نابێ مناڵەکەشەکە تووشی چەند مەشاکل بێ پێش ئەم شتانە زۆر مهمە بۆی بزانن ئەم کەسانە ئەوەی کە یان ئەگەر تۆ کێشت زۆر زیاد بێ نابێ زیاتر وەک لە 8 کیلۆ زیاکەی بەو نۆمانگە زۆر مهمە یەکێ لەو شتانەی کە دکتۆرەکەش ئەیکا لە ئەوڵ مەرحەلەی حەملەکە ئەم یەکێ لەم تەستانەیە تێستی نەخۆشی داون سندرومە نەخۆشی داون ئەوەیە کە بە زمانی عامە پێڵێن منغۆل ئەم کەسانە ئەم ناوە طبعاً غەڵەتە پێڵێن نەخۆشی داون دکتۆرەکەت ئەم تێستانە و ئەم فەحسانەت بۆکە بۆی ئەم تێستانە ینی ئەم فەحسانەت بۆکە بۆی پێش مناڵەکە زیاتر گەورە بێ بتوانی ئەم حەملە بوەستێنی ئەگەر مناڵەکە ئەم نەخۆشی داونێ بێت چونکە زۆر مشکلەی تیا هەیە ئەم نەخۆ زۆر کات ئەم نەخۆشی داونە وای لێکە کە مناڵەکە لە دایکبوونا بمرێ یان دوای ئەوە مشکلەی زۆر گەوری هەبێ نەتوانێت بە جوانی بژی لەبەر ئەوەی کە نەخۆشی تریان هەیە خۆ خەڵکە سێری منغۆڵەکە بە شکل سێرەکە بەس نەخۆشی تریان هەیە لە هەفتەی 8 دکتۆرەکەت 2 فەحسی خوێنت بۆکە بۆ ئەم نەخۆشی داونەکە ئەم فەحسە لە خوێنەکەوتەوە ڕوانجا توانێت بڵێ ئەگەر مناڵەکە ئەم DNA هەیە کە لە هینی داون دوای ئەم 2 فەحسەی خوێنە لە هەفتەی 8 ئەچی تۆ بڵێ دکتۆرەکەت لە بینی هەفتەی 11 و 14 بۆی ئەڵتراساوند بکەن و سکەنی مناڵەکەت بکەن بۆ ئەم نەخۆشی داونە جارێکی تر کە ئەم ئەڵترا ساوند سکانە دروستەکەن بۆ مناڵەکە دەبینی هەفتەی 11 و 14 سێری ملی مناڵەکەکەن چەند شتێک هەیە لەوەیە ئەتوانێت بڵێ ئەگەر مناڵەکە نەخۆشی داونی هەیە یان نا طبعا ناتوانین لە 100% لەم سکان ئەلتراساوندەوە بزانین ئەگەر مناڵەکە نەخۆشی داونی هەیە بەس چەند شتێک هەیە وەکو چۆن بڵێن نزیکمانە خاتەوە بۆ ئەوەی کە بڵێن ئۆکەی شەتە شانسێکی هەیە بێ مناڵە بۆی نەخۆشی داونی هەیە بۆی تاکید کەینەوە لەم ئەلتراساوندە ئەگەر وتی شەرتە مناڵەکەەوە نییە نەخۆشی داونەکەی هەبێ تێستێک ئەکەن لە ئاوی مناڵەکە بە دەرزی اینجا سێری DNA ئەکەن لەوێەوە بۆی تاکید کەنەوە ئەگەر نەخۆشی داون